لە هەڤلێرا پایتەخت لە کوردستانە ئارام سپێدا هەوا باش بیتن لە دەستپێکە هەفتیە جارێکادی پرۆگرامە بەیانی 24 هاتە خزمەتە هەوەیان هێژا و خۆشەوی لە دەستپێکە هەفتەیە ئەسێبیا تەندروستیەکە گەلک باش بۆ هەوەت خازم و هیویت خازم ئەڤڕۆ بە ئێنێرژیەکە گەلک تایبەت هەندەست بە ڕۆژا خۆ بکەن دا ئەسپێدا باشە لە هەفکارە خۆ بکەم تێدا باش شاکار بەیانی باش دێری دێ چاوای هەربژیت بەجایکی سلێمانیا گوتی بەیانی 24 چ لە هەک بەگرتی ئەڤڕۆ بۆمە بێژە بەیانی 24 دوو تەوەری تایبەتمانەیە بەس پێشەوە با بەیانی باش لە بینەرەکان بکەم بەڕێزان لە هەر جێگەیەکن سڵاوتان لێبێ دەستپێکی هەفتەیە ڕۆژەکەتان خۆش بێ تەندروست باش بن ئەمڕۆ لەگەڵ خات و دێرینی هاوکارم گفتوگۆ لەسەر دوو تەوەری تایبەتەکەین تەوەری یەکەمیان بۆ یەکەم جار چەند کوردێک پلاتفۆرمێک دروست دەکەن بە ناوی لەبەندا تەمە بۆ ئەو خێزانانەی کە یەکتریان ون کردووە دروستکەرانی ئەم پلاتفۆرمەش دەڵێن لە ڕێگەی لەبەندا تەمە دەتوانن خێزانەکانتان بدۆزنەوە خات و دێرین حەزەکەم تۆ باسی تەوەری دۆمیان بۆ چاوان شاکار جا من و شاکار زۆر هینێک لە ناو بینمانە ینی وەکو بڵێ نەپێکەکەین نە لەگەڵ یەکەکەین بەڵام دەیڵە باوە بێ شاکار ئەڤڕۆ لە دهۆکێ فیستیڤالە ڕۆشنبیریە لاڵش دەهێتە بڕێوە چون تەوەری مێدوێ دێ ئەڤە بیت چاوەڕێ بن لە گەلەری میدیا لە هەڤلێرا پایتەخت پێشانگایەکە کتێبێ هاتەڤەکردن تا ڕۆژە 22 مانگێ بەردەوام دەبە ساڵانە لەڤی وەرزیدا بۆ سوودگەیاندنا زیاتر بۆ قوتابیان و خوێنەران بڵاوکراوین کللتوری خوێندنەوە لە کتێبخانێ تێنەڤەکردن بەشێک لە نووسەران و خوێنەران نیگەرانن بزانین بۆچە لەبەر هەندێک و خوێندنەوە وەک جاران نییە و هۆکارە بەشێکی بۆ پێشکەوتنا تەکنەلۆژیای وەدگەڕێنن هەموو تەمەنی بە خوێندنەوە و کتێب بەسەر بردووە ئەو ڕۆژانێک ڕۆژنامە نووس بووە ئێستا هەر کتێبخانێک بکرێتەوە سەردانی دەکات لە دوای گەڕان بەناو کتێبخانەکەدا کتێبی دڵخوازی خۆی دەدۆزێتەوە وابزانم ئێستا ڕێژەی خوێندەرانی ئەوانی کە کتێب دەخوێنەوە کەمترن لەوەی پێشان چونکە زۆر پێشکەوتو هەیە پێشکەوتووە زیاتر لە ئەوەی پێشان زیاتر بەڵام ئێستا لە پێشانگایشەوە ئەو هەموو هزار کتێبە دەبینم جۆرا و زۆرن هەموو زۆریشی سێدایە هەندێک کتێبی هەیە زۆر کۆنە من خۆم لە بیرما ئەوانە لێرە دانراوە کارێکی جوانە بەڵام دیسان هەروەکو بڵێش هێمای ڕۆشنبیریە کتێب نووسەرە و بەشداری پێشانگای کتێبی کردووە ئەو بۆ نزیک بوونەوە لە ناخی خوێنەر نووسینی هەڵبژاردووە لە ناکاو بڕیاری ئەوەمدا کە دەست بە نووسین بکەم شتێکی وەها نەبوو بڵێم لە بنەڕەت داوام لە مێشکدا هەبوو دووشی حاڵەتێک هاتم ماوەکی زۆر لە ژوورەکەی خۆمدا مامەوە کە ئابکی خراپ تووشم هات ئیدی خۆم بە نووسینەوە خەریک کرد کاتێک باگا هاتمەوە ڕۆژێکیان بڕیارم دەیانی ژوورەکەم پاک دەکردەوە ئەو دەفتەرم ینی دۆزیەوە لە ژوورەکەی خۆم کە ڕۆژانشتم لەسەر دەنووسی ئیدی کاتێک چەند لاپەڕێکم خوێندەوە ینی بڕیارمدا کە بنووسم پێم وا بوو بابەتەکانی خۆشە و سەرنج ڕاکێشە سەرنجی خوێنە ڕادەچێشی ئەم کتێبخانەیە بە هەوڵێکی دیکەی نووسەران و ڕۆشنبیران دادەنرێت بۆ ئەوەی خوێندنەوە لە ناو کۆمەلگادا بەبێ بە کەلتور هەفتە ناوەندی چاپ بڵاوکراوە بەشدارن لەم پێشەنگایە هەروەکو ساڵانی ڕابردوو گرنگی زۆر بە ئەو بابەتانە دراوە کە خواستی خوێنەری لەسرە و بە تایبەتی ئەو سار بابەتی مناڵان و بابەتی فکری زۆر گرنگی پێدراوە و بابەتی ڕۆمان و بابەتی ئاینی و بابەتی گەشەپێدان کە ئێستا خواستێکی زۆری لەسرە لە بازار ئەم پێشەنگایە بابەتە تازەکان و چاپکراوە نوێیەکانی هەموو دەستگایەکان لەم پێشەنگای نمایش کراوە پێشانگاکە زیاتر لە 40,000 سەرچاوە و ناونیشان لەخۆ دەگرێت و تا 22 مانگ بەردەوام دەبێت. هەمووانەوە ناشارنەوە کە لە ڕێگەی کتێبەوە دەتوانیت لە ماڵەکەی خۆتەوە گەشت بە ناو جیهاندا بکەیت. بەڵام پێشکەوتنە تەکنەلۆژیەکانی ئەم سەردەمە و بە تایبەت موبایل و ئای وای کردووە ڕێژەی خوێندنەوەی کتێب کەمتر بێتەوە. ڕێناز ساعلی کوردستان 24 هەولێر. حەمامی لەج شوێنەوارێکی مێژووی سەردەمی سەفەویەکانە لە گوندی لەج ناوچەی شاروێران
سەر بە شاری مەهابەتی ڕۆژهەڵاتی کوردستانە. گوندی لەج بەهۆی ڕووباری جاندارانەوە لە سەردەمانی زۆر کۆنەوە شوێنی ژیانی مرۆڤ بووە. ئەم حەمامە لە سەردەمی شا سولەیمانی سەفەوی و فەرمانڕەوایی سارمبەگی موکری و بوداق سوڵتان نەوەی سارمبەگ لە سەدەی حەڤدەی زاینیدا دروست کراوە و ئێستا وەکو یەکێک لە شوێنەوارە مێژوویەکانی ئێران تۆمار کراوە. با پاکێجی ببینین لەو بارەیەوە. شوێنەواری مێژووی حەمامی لەج لە سنووری شاری مەهاباد لە کەناری ڕووباری جانداران هەڵکەوتووە. بناغەی بینای ئەم شوێنەوارە بە بەرد و دیوارەکانی بە خشتی سووری چوارگۆشە دانراوە کە نمونەی دیکەی ئەو جۆرە میعماریە لە ناوچەکەدا بۆ مزگەوتی سوور و پردی سوور و ئارامگەی بوتاق سوڵتان لە مەهاباد بەکار هاتووە. سازکردنی حەمامی لەجێ تقریبا مەساڵەکەی کە لێ بەکار هاتووە بیرونی حەمامەکەی لەبەردایەکی زۆر گەورە، ینی دە سەدی ئەوڕۆدانێ زۆر گەورەنە، وەری دەرونەکەی ڕیزە بەرجی زۆر 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 چکۆلەی ئیسفادە لێکراوە، کاناڵ کەشی و لولە کەشی و ئابڕەسانەکەی بە زمانی خۆمان دەبێتە کوپەکان بە کوپە بەو خۆمرانە ئاوەکەی بۆ هاتووە لە دەرەوە تقریبا لای مەهاباتێ بە نیوی ئیندرخاش. شێوەی حەمامەکە لاکێشەییە. پاناییەکەی لە باشوور و باکوورەوە 13 مەتر و درێژایەکەی لە ڕۆژاوا و ڕۆژهەڵاتەوە 20 مەترە. چێوەی گومبەزی سەردەرانەکەی 14.40 مەتر و چێوەی گومبەزە سەرەکیەکەی 14 مەترە. 6 گومبەزی دیکەیشی لە ئەندازەی جیاواز هەیە. ئاوی حەمامەکە بە لولەی گڵینەی سوورەوە کراو کە تیرەی کوپەکان 14 سانتیمەتر و درێژاییەکەیان 30 سانتیمەترە لە ڕووبارەکە دابین کراوە. پێکات و لە هەشتی و سەربانەکانی گومبەزیە ئاوەکەی لە چۆمی لەجێ تەعمین کراوە. 2-3 جار دەستیان کردو بە نوێژەنکردنەوەی ئەو حەمامەی هەر مەرحەلەیە لە ساڵێکی دابووە. جارێک دیوارەکانی ورودیەکەی بۆ، جارێک گومبەزی ورودیەکەی بۆ، جارێک سەقفی گومبەزەکان بۆ بە شێوەی ساڕوج و جێچ و ئەوانە دوایویش ئیزوبامیان کردووە. بۆ مەرحەلەی کۆتایی کە دەگەڕێتەوە بۆ پارەکانیە دەستیان کرد بە نوێژەنکردنەوەی ئەو چەند دیوەی کە ئێستا دەیبینن. ئەم حەمامە لە ساڵانی ڕابردوودا بە چەندین قۆناغ نوژان کراوەتەوە و لە ڕێکەوتی 29 ئەیلولی 2002 وەکو یەکێک لە شوێنەوارە نیشتیمانیەکانی ئێران تۆمار کراوە و ژمارەی 6188 شوێنەوارە نیشتیمانیەکانی ئەو وڵاتەی پێدراوە. بەلە بینەران ئەم کورد هەر لە قەدیم بێت هاتینە دەربەدەرکردن، یەت هاتینە شەهیدکردن، یەت هاتینە ماڵوێرانکردن. هەر یەک لمە ئەگەر ئەس باوەرم لە ماڵە خۆدا کەسێکی لە هاتیە بەرزەکردن، کەسێک هەیە خوشک بی براک بی دەی باب بیتن لە دەرەوەی وڵاتی بیتن لە هەر جهەکی بیتن. هەندێک کەسیان هەستای پلاتفۆرمەکە دروست کردی لێ پلاتفۆرمێدا ئەم دشین ئەو کەسێتمە بەرزەکری ببینین. ئەم دێ زیاتر بەحسە هەندێکە بزانین چاوە ئەم دێ بشین کەسێن خۆیتمە بەرزەکری ئەم ببینین. بێ مەبەستێژی مە میێوانداریە مەیانە حوسێن نادر خەواناوێ پلاتفۆرمێ و دکتۆر سەرهەنگ ڕەش یاسین ئەندامی پلاتفۆرمەیە لە زاراوە سۆرانی هەردووک میێوانێتمانە لە پرۆگرامی بەیانی بشار. هەنگەلێک بخێر هاتن. زۆر بەخێر بن. بجا ئەزل خاتومەیانێ دەست بکەن خاتومەیانە ئەگەر ئەم بشێوەیەکی گشتی بەحسابێ پلاتفۆرمێ بکەین چاوە بۆ مەبێژی یا چاوایە چاوە ئەف فکرە بۆ هەوە هات. چاوهونزانن ئەم کورد ژمارە من نێزیینکی ئەم 6 میلیۆن هەنن دنیایدا پارڤە بوونە، ینی قەدەرەمە کووردا کۆچبەر بوونە. ئەم ئاخی خەڵقیدا ژیان دکن لێ شەڕی خەڵقی دەست پێ بوونێ مەجبور ئەم ئاخا خود دەیلن مەرزەلتر بێ باوکاڵی خود دەیلن بار دکن کۆچ دکن ji dewleta. ئەم خۆ مەڵبەتە مە ینی 3 جار 4 جار کۆچبەر بیە گاڵێ مە وڵاتی din de hatine defnkirinê û yanî em dewrawa bêjim em bi xwe birak biye olekî ola êzdatiyê ya ne Müslüman. Yani lê hînê me gişka Kurd e, em Kurdin.
کوکی ما اصلی ما گوش کم کرد فرقیت نمچه اولی گریداینه و بوی یکی جی یعنی از هدف که فکرات سرم چه من به هر را قناه برای خوبه ببینه یک و با من اف پلتفرم وک قیدین رحم بیه یعنی گلگی حسرت کردی ما قال که من گلگی به حسرت کرده و کردستانی و گلگ نویس کار بو گلگ هلبست نویسین بس کرد و کردستانی نویسیه و به حسرت کردستانی و چی رحم خوده و چه ما ام برای خو ناو یک اف پلتفرم هات آوا کنش بکم گشک به هفرا ناسیم ببین هفرا بن بیویجم گشک کرد قومی هبن بزمامی هبن دوت مامی هبن چه ما ام قناه ریا سوشال میدیا و به هفرا ناو یک و آرمان جامن او بیا که هم به هفرا قناه راه خوب ببین یک به هف ناس بکن یعنی دولت اکی دا بزمام اکدیمینه دولت اکی دا بزمام اکدیم هاش خود تنن چه ما نه یعنی آرمان جاب بیا باش دکتۆر بله پلتفۆرمەکە کێکەوێتە کار پلتفۆرمەکە لە دوای هەندێک کاری ترمایە بەڵێ کە وا خەریکین انشاءالله لە یوتیوب تقریبا 2 ڤیدیۆمان داناوە دەبێت دکتۆرە مەیانەش وەکو ڤیدیۆی فێرکاری مەبەستە بەڵێ کە بزانن چۆن بەکاری دێنن بەڵێ ئیتر ئەمەش دەکەوێتە سەر دکتۆرە مەیانە خان کە کەی دەست بە کارەکە بکەین بەڵام ئەم پلتفۆرمە هەر لە ئێستاوەش تقریبا لە بلین سۆڤێتی جاران رووسیا بەڵێ تۆزێک کاری پێدەکرێت چونکە تۆزێک لە لای کازاکستان و رووسیا وڵاتەکانی تریش تۆزێک ڕێکلامی بۆ کراوە بینەری هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی و ڕسمی کاری پێ نەکراوە ئینشاءالله لە هەفتەیەدا بێ کارێکی جدی لەسەر تاسە ئیشە کارەکان باشە ڕۆ ئینشاءالله ئینشاءالله دکتۆرە مەیانە بەریان بینە پرۆگرامی دکتۆرە گوت ئەز و دکتۆرە پێک بە مامستا و قوتابی بووین هەوە پێک بە ئەف بیرۆکەیە بۆ هات کێ ئەو بیرۆکە پێشنیار کرد بۆ یەکێ دی چاوە بوو هەوە پێک بە دەست پێ کرد براستی از سرهنگ چند سال نستکم از بخوام معالی کاری دکر و این تا آمده دا روسیای دا خواندن خود قد دکر ویدمت دکتری آخنره یعنی به هر از اکادمیسیان زبان روسی زانم من هنگی علی کاری کرد این تا آمده دا جوی روزه دا یعنی به هر آخفتنامه باش بیه و براستی جی وک مره وکی چه بیجم دبیجم مره وکوت کاری باهاری بکی مره را یک انسان کسانه کت کاری ویرا باهاری بکی کرده یا مهین اوه کو کرده از آسیا نامی دن هادجیم اویا کردستان دا وی دمی دا روسیا دا جیان دکر یعنی ام کردن ام گره که به هورا تکلیامه هوا آلی کاری هورا بکن چه آجی ببه و دماغم اوی پلتفرم آواد دکر تزنو چه دکر هنه کن دکو دیا چه ماد که چه تر لازمه کاری خوشیان آخو بکه و براستی جی سرهنگ وی دمی مراد دکو راست کی بکه راستیش هم درو برو بونه یعنی معرف دکار سری خود فکر خواهی که لی یک ادن تر بیجه بله بکه ری تر بیجه اری از بتر رازی من ریا خورا راست تر اوج نتش نبچی کن باوی پلاتورمی بیجم نتنی سرهنگ گلگ مروین صاحبود گفت اری بکه ریا تر راسته باویم بو دایکام بو مال خالانام بو یعنی اوت تشتکه پیوسته کو یک تر دیجه بله بکه کار بکه کاری تا پیوسته نبچی که و پلتفرم براستی 2 سال پرانی مچید کرد یعنی نه روزه که نه دو روزه 2 سال زیادتر هاتی چک کنه و 82 زمان زیادتر بی پلتفرم های یعنی تلفن و یا کامپیوتر هون چه زمانی دادن کار کنه او اتوماتیک تورگر کنه وی زمانی را یعنی همون زمان هنه 82 زمانی جیهان نه زیاده مکریه بله باش دکتۆر ئەگەر بێمە سەرەوەی کە وتە 2 ڤیدۆی ئەوەماندانا لە یوتیوب بەس حەز دەکەم لێرەوە لە کوردستان 24ەوە تۆزە تەفاسیل بی بەیشەکە ینی بۆ نمونە زیاتر چۆنیە ئێستا زیاتر مەبەستان کوردانی تاراوگەیە کە بۆ نمونە کە سوکاریان ون کردویان بە بۆنەی کۆچینە یاساییەوە ون بوون و دیار نەماوەنیان بۆ نمونە کە سوکاری ئەنفال کراوانە یان خۆی کیمیابارانی هەڵەبجەیە حەزەکەم زیاتر تۆزە تەفاسیلی بیتێ خۆی یەکەم جار کە 2 ساڵ پێش هەروەکو دکتۆرەمەیانە باسی کرد کارمان لەسەر ئەم ماڵپەڕەیە کرد یەکەم جار بیری کوردمان یعنی تەنها فکری کورد بوو تەنها بۆ کوردەکان چونکە کوردستان خۆی بوویتە 4 پارچە منیش بۆ نمونە باپیرم لە یەکێتی سۆڤێت بووە لەگەڵ هەواڵی بارزانی نەمر بووە بەڵام من نازانم خێزانی هەبووە نەبووە منداڵی هەبووینە بەڵام لەڕێ ئەم ماڵپەڕە دەتوانین بیدۆزینەوە و خزم و کەسیشم هەروە
یعنی زۆرینان هەتا ئێستا منداڵی خۆیان نەدۆزیتەوە عایلەی خۆیان نەدۆزیتەوە ئەوانەی لە رووسیا بووینەوە و هاتینەتەوە و بۆ نمونە باسی هەڵەبجێ شەهیدت کرد لە کاتی کیمیاباران تا ئێستاش تەمەنی گەنج لەوانەیە بوو بێتە 35 ساڵ هەتا ئێستا ماڵباتی خۆی نەدۆزیتەوە لە ڕێی ئەم ماڵپەڕە دەتوانێت بیدۆزێتەوە بۆ نمونە شتێکی تریشکە زۆر جار ئێمە سەیری دەکەین هەر لە چەند ڕۆژی داهاتوو ئەوەی ڕابردوو ئێمە سیرمان کرد لە رووسیا گەنجێک کوژراوە گەنجەکانی تر بزر بووینە لەسەر سنوور کە دەچنە ئەوروپا بۆ نمونە ناتوانن یەکتر بدۆزنەوە بەڵام لە ڕێی ئەم ماڵپەڕە ئەتوانن یەکتر بدۆزنەوە و لە لایەکی تریش بیرۆکەیەکی تریشمان بۆمان هات بۆ نمونە کوردانی یێزدی لە شەڕی داعش زۆر ئافرەت بوون بووینە تا ئێستا ناتوانن بە شێوەیەک یەکتر بدۆزنەوە بەڵام ئەگەر ئەم ماڵپەڕە بە جددی بکەوێتە کار ئەوانیش دەتوانن یەکتر بدۆزنەوە چونکە بۆ نمونە ئەم لە ڤیددیوەکە باسم کردووە هەر کەسێک کە دەتوانێت ڤیددیۆ بنێرێت بۆ ئەم ماڵپەڕە یان مەسج بێت دەنگ بێت هەر شتێک بێت بەڕێی خۆی دەتوانین بڵاوی بکەینەوە یانیش لە لای ئێمە بەنهێنی بمێنێتەوە یعنی ئەمە هەموو بە شێوەیەکی سیستەماتیک دروست کراوە ئەو ماڵپەڕێکی فەرمیشە ئیتر ئێمەش هیوادارین زیاتر کاری لەسەر بکەین و نەکتەنها بۆ کورد بەڵکو بۆ هەموو عالم چونکە لە سەرانسەری جیهان بەڵێ چونکە بۆ مرۆڤایەتی ئەمە یەکەم جار خۆمان فکری کورتمان کردووە کوردەکان یەکتر بدۆزنەوە خزم و کەس و دۆست و ناسیاڕەوە هەموو یەکتریان ون کردووە هیواداریشین لە ڕێی ئەم ماڵپەڕە بتوانن یەکتر بدۆزنەوە ئینشاءڵڵا دکتۆرە مەیانە ئەگەر مەسەلەن کەسێک بم من خانەوەدا خۆ بەرزەکرد بیتن من ببێتن ئەزێ پلاتفۆرمێدا ناوی خۆ بنویسم لە ڕێکا DNA ئەم دشین کەساڤە بینین چاوە ینی هەن چاوە وی کەسێوی لێ ماڵباتاوم بووی بەدبینن hûn dikarin bimêsajva vîdyowa yan nivîsva daxwaza xwe bişînin wirda heye punkt wira ra yanî grupeke wira ra dinivîsin administration ya mêze dike derbas kana eger hûn dixwazin prîvat bibe temam prîvat yanî ew herkes nikare vîdyo xwe bike to bike saytê û hemû ya ra vekirî bibe yanî ew daxwazin mireva ra girê de hûn naxwazin kesên din we bizanve yanî vîdyo we bizanve lê ji bo alîkarî vîdyoya gerek bibe hûn ê bişîn lê prîvatî bibe yanî ev fonksiyonel jî heye herkes nikare bêjim vîdyo ve messenger daxwaza xwe bike û rahetî yanî tiştê nebaşî yanî ew giştê destê administration kontrol kirinê yekemîn doemîn hûn daxwaza xwe dinivîsin wira da grupa mirov hene lêgerînê dikin volunteer henin yanî ew gişt yanî ez ne bi tenê me çend meriv hene me ra alîkarî doktor serheng jî me ra yanî em gişt didine karkirinê ew wek zarokeke biçûk e gavê xwe nû davêje wek zaroka du sal nîvî ye hele biçûk e Xwedê bike yanî yê mezin bibe yê daha gavê mezin bibe û armanca min yanî fikram ev e wek zindî bibe tişteka mehê yek car niha yanî fikram ew e mehê yek car derê binêrîn me kêr alîkarî kir îsat ve cîkî de em wana bine hev dîtinê yanî kesên wendayî bên cîkî de hev bivînin du dîtina me yanî wek telemost bibe online bibe hev bivînin û dikare welatê dereke bibe Kurdistan ve Rusya ve doktor serheng Soranî daxwe Rûsî daxwe ez niha bêjim ez dikarim aynî vî programê Rûsî Azerî Tirkî Kurdî Ermenîkî yanî gel zimana jî ez dikarim werger bikim alîkariyê me kirî jî hene bêjim kesên gelek bi dil û can wê yekê ra yanî xwastin bi me re kar bikin Bakurê Kurdistanê da her cî de jî yanî alîkariya me heye باشە دکتۆر وەکو خاتون ئاماژی پێکرد باسی کۆمەڵەیەک زاراوی جیاواز دەکەن کەواتەم پلاتفۆرمە ئەبێت هەلیکاری زۆری ڕەخسان دەبێت هێشتا بڕیارمان لەسەر ئەمە نەداوە چونکە ئەگەر کەوتە کار بەخۆی هەلی کار دروستەکە بەڵام بۆ نمونە ئێمە وەکو خۆبەخش لەم ماڵپەڕە کارەکەین هەتا ئێستا بە تەواوی بڵاومان پێ نەکردووە چونکە دکتۆرە مەیانە بڕیاریدا بێتە کوردستان یەکەم جاریشە دێتە کوردستان و بەخۆشی ویستی هەر لە کوردستانی باشوور ئەم پلاتفۆرمە بڵاو ببێتەوە بەسەر هەر چار پارچەی کوردستان و ئیتر بە ئەوروپا و بە وڵاتەکانی تریش ئیتر کە ئەم ماڵپەڕە کەوتە کار
خۆشت دەزانی هەلی کاریش دەبێ بەڵام ئێمە وەکو ئەندامان وەکو خۆبەخشین بۆ نمونە من لەسەر زاراوەی سۆرانیم خۆشم هەر کرمانجیەکەش دەزانم و ڕوسیش دەزانم ئیتر هەمە ئەندامی تریشمان هەیە لە وڵاتانی تریش لە کوردستان وەکو من خۆبەخشن لە کوردستانی ڕۆژهەڵات ڕۆژئاوا باکوور لە ئەوروپا هەمانە بەڵام کە کەوتەکار ئیتر دەبێ سیستەمێکی تر بۆی دەبنی هیوادارم ئەم ماڵپەڕە لە ڕێی کوردستان 24ەوە زیاتر خەڵک هەم بدات ئەوانەی کە خێزانی خۆیان ون کردووە برایە دۆستە باوکە بیدۆزنەوە لە ڕێی ئەم ماڵپەڕەوە ئەمەش ئەم دەشین بێژین هەتان و کە ئەف پلاتفۆرمە لەلاەن تیمەکە خۆبەخشەوە بڕێوەت چیت ئەکیت تەگوتی ئەس بادینیر زانم وانە ئەز پرسیارەخەکەم توش بادینی جوابامدا بۆچی هەوە ناوێت لە بەندا تەمە چاوە ئەوە بۆ تە هەلبژار دکتۆرە مایۆنێ هەلبژۆرتی ڕاستی مەسەلەن چی ڕۆکێک لە پشت بناوی هەیە ڕاستی ئەوە دکتۆرە مایۆنێ هەلبژۆرت لە بەندۆتەمە خۆی لەسەر زۆرەوە سۆرانیت بیتە چاوەڕێتەمە ینی چاوەڕێتم بە سۆرانی دکتۆرە مایۆنێ گوتی من ئەو فکرەوە هەیە لە بەندۆتەمە چونکی ئەم هەرگیز کۆڵ نادەین دێ چاوەڕێوان شخصە بین ئەوێت تێن لە ڕێکۆوێ پلاتفۆرمێ یەک و دوو بینن وێجۆ لە هەر نەوعێکی بیتن بەس ئەم هەموو جۆرێت بێژین ئینشاءڵڵا ئەو پلاتفۆرمە بکەویتە کاری دێشین زۆر خێزانەوە بینی ئیشاءڵڵا هێڤیامەجی ئەوەیە هەر کەسێکی چاوەڕێ خێزانە خۆ بیتن پێکشاد بیتن خاتومەیانە دکتۆر سەرنگ زۆر بەخێر بن نیەتەکەتان زۆر جوانە بەڕاستی جێگەی شانازیە بیرۆکەکە ئەتوانم بڵێم لە تۆپایە هەر بژین ئینشاءڵڵا بە ئومێدیەوەی کە لایەنە پەیوەندیدارەکانی هەرێمی کوردستانیش بتوانن هاوکاریتان بکەن و بە ئەنجام بگا پرۆژەکەتان ئازیشی ویت خازم کوجارێکا دیان پرۆگرامە بکەین شاکار چەند خێزانێک نمونە بن لەوێرێک و ڕێگاوێ پلاتفۆرمەیەک و دوڤەدید بیتن ئەم هیویدارین کانالێت کوردستانش پشگیریەوە بکەن وەکو حکوومەتیش ئەگەر حکوومەتیش پشگیریەوە پلاتفۆرم چوار دەستی پێکرد ئەوانی تریژی شەڵا دوایە ئینشاءڵڵا دووبارە مەگاوی خۆ لەبەر لە کوردستانی دەست پێ کرد ینی باشووری ینی پڕ دکتۆر سەرهەنگزانە ڕێکلامی ون هەلە هەیە من ناویم توجیاتونە ینی ئەس دێم ئەم گاوی پێشە لەبەر باشووری کوردستانی دەست پێکردن شوندا خۆ داواکاری زۆر هەیە لە وڵاتانی تریش بەڵام دکتۆرە مایانە لەسەر ئەمە سوور بوو لە باشووری کوردستان ئەم پلاتفۆرمە بەربڵاو ببێتەوە ئەوە هاتی تێرە و میێوانی خۆشمانە گەلێک خێراتی بۆ ماڵ زۆر مەمنون سپاس بەڕێز زۆر سپاس گەلێک خێراتن کوردستان 24 لە شاری مۆسکۆ گۆرانیەک بۆ هونەرمەندی بەناوبانگی کورد شڤان پەروەر کلیپ دەکات تێکستی گۆرانیەکە داستانی ئەوینی سارەی کچە مەسیحی و خۆشەویستە مسڵمانەکەیەتی کە ئاوێزان بە سروشت و دیمەنە سەرنج ڕاکێشەکانی شاری مۆسکۆ کراون ئەو ئەستێرە ناودارەی هونەری کوردی یەکەم جارە لە ڕووسیا گۆرانی کلیپ کات و نووسینگەی کوردستان 24 لە ڕووسیا کاری وێنەگرتن و مۆنتاژی بەرهەمەکەی بۆ کردووە. را به ایواره دلالی کم را به ایواره سیه گرتی زناره لیسی داکت برکنداره اخی تالت یاری خی او نگره او گاگرتو اخی تالت یاری خی او نگره او گاگرتو از هیرانا وی بجنی وان گل یل برلدار بسموله بود رحمینا ند ایساری سویتو
چا سریای دلالی کادایکو بابایه من گوزاری وره بر سریایو خبر دایه تدی روحیم تو دلبی هد ایساری سریایو هدت روحیم تو دلبی هد ایساری سریایو ام قالك جهب هزدكن فرقادين قد نمايا احنا قرحمينا هثوثي فرق لو فايش دودينو صارت سارا مني رندكت يارا مني از بهيرانا قردني وان بسكين تشكري ملي صارت تخلركي هي جغيلو سرييتو ملي صارت تخلركي هي جغيلو سرييتو دوارت تفر بكم داب كردي خبر بدي ونوك مولف ناخ كردي هد مولف لي سريو صارو زمان نزوره قرد بخوازي فير ببي ملي صارت تخلركي هي جديلو سريو صارت سارا مني تسرد الكافيتلي بسهولة بود رحمينا هدي صاري سرييتو الفر ببن سرياني ببن كردي فر ببين اونك مولف ناخ كردي هد مولف لي سريويو صاري ربي بارك دلالي كان ربي بارك هد اترحم تو دلبي هندزانن بکارهینانا کلوپلین فافون دروستکراوە خواردن خواستەکە زۆر لەسەر. سەرەڕای هەندێ بازار پڕن لە جۆرێنترین کەلوپەلا. بەلێ پڕفرۆشترین فافۆنە. هاوڵاتی دەبێژن فافۆن خاوێنە و خواردنا نافوێ خۆشترە. ئەvە سەرەڕای ئەوێ نرخێوێش ئەرزانترە. منزەڵی فافۆن مێژوویەک لەگەڵ خواردنە کوردەواریەکان. لەگەڵ هاتنی زۆر مۆدێل و جۆری دیکە لە منزەڵ بەڵام شوێنی منزەڵی فافۆنیان پێلەق نەکراوە. عومەر لە منداڵیەوە لەم بازاڕەدا کار دەکات. دوای تێپەڕینی ئەو هەموو ساڵە لە ژیانی ئەودا بەڵام خواست لەسەر فافۆن هەروەک خۆی ماوەتەوە. منزل بني بيو دنسه بني عدم دبي زرد دبي رش دبي فافوني تيلينا بيكسي ميلي دي سبيس بي دبتو خاصة فافونك باجد عالم خاصة افرتان زرغبتها شي قلق زوريان لسه فافونيا مطعم مكان زلمه قديم مكان هم يدين عليك انا بس منزلي فافون ذكر بابتي فافون قاب فافون مراج فافون استا دقرتو دري مراج فافون تي مراج فافون دقر ام بازي لمراج ستيلو او هنا هم فافوني بكاردين لزور بي بابتي لسيني لتشتي لهمشتش لقوري انا قوري فافون هم زیاتر دێ قۆری فافۆن وڵای چاینا قۆری فافۆن خۆشترە دامی خۆشترە ستیلەکەی نابە ئەو ئەغلبیشی فافۆنەکان هەرزانترە قۆریش فافۆن دەکری بە 4000 ستیلەکی دەکری بە 20000 تایم وچوی نییە تاکە منزەرێکی فافۆنم دەوێت زۆربەی کڕیارەکانی فافۆن کەسانی بەتەمەنن کە لە دێر زەمانەوە بەکاریان هێناوە هاوڵاتیان لەسەر ئەوە کۆکن کە تاموچێژی خواردن لە منزەڵی فافۆندایە نەنا یعنی هەر ئیمان فافۆنە لە ماڵش هەموو من ماڵی خزمەکانشمان فافۆنە وان فافۆنیان هەیە کەمتی باڵ بکار ناهێن خۆشترە تامی خۆشترە و برنج خۆشترە و مەرەکە خۆشە و گۆشتی حیوان خۆشە و ئەمە حەزم لە فافۆن کەوچکمانە فافۆنە مراشی گەورە ئی ترشوان هەر برنجی هی برنج کەوجیر هەر ئەوەی فافۆنمان لە ڕووی نرخەوە 1 کیلۆ فافۆنی کوالێتی بە 10,000 دینارە و
لە بازارەکاندا بە بەراورد بە جۆرەکانی دیکەی کەلوپەل هەرزانترە. هەرچەندە دروستکردنی کەلوپەل لە فافۆن لە هەولێر لەلایەن بەشێک لە هاوڵاتیان بەرهەم دەهێنرا، بەڵام ئەوەی ئێستا لە بازاردا دەفرۆشرێت خۆماڵی نین. شەیمە بایس کوردستان 24 هەولێر. ئەمڕۆ لە دووەک ڤیستیڤاڵی ڕۆشنبیری لالش بەڕێوە دەچێت. جا بۆ ئەم مەبەستە سەعید جردۆ سەرۆکی بنکەی لالش لە دووهۆک لەگەڵمانە. مامۆستا سەعید ئەم کاتت باش، هیوادارم ڕۆژێکی خۆش دەبێ. جا لەوە دەست پێیەکەین باسێکی ڤیستیڤاڵەکەمان بۆ بکە. بەێ زۆر سپاس، پێشەکی سپاس بۆ کەنالی کوردستان 24 و بینەرێت کەنالی کوردستان 24 پێشیێ ئەس شەف بەراتێ و هاتنا ڕۆژی و جەژنا خدلیاس لێزیدێت کوردستانی و عێراقی و جیهانی و تەڤایە پێک هاتێت کوردستانی پیرۆست بکەم ئینشاءڵڵا عید و شەف بەراتێت خێر و خۆشیە بن. هەلبەت وەکو جەنابێت ئەزانە ئیرۆ ڤیستیڤاڵە لالش یا ساڵانە وێ دهۆکێ هۆلا کۆنفرانسا ئێتە گێڕانە پشتەوانیا ڕاستە و خۆیە جەنابێ ڕێزدار مەسرور بارزانی سەرۆکی ئەنجومەنێ وەزیران لەجێر دروشمێ کەلتورێمە سەرەکانیا ڕەسەناتیامەیە. ئەڤ ڤیستیڤاڵژی ji بۆ زیندوکردنا کەلتورێ مەیە داکو و ببیە پرەکش بۆ نفشێن و ناوبەرا بۆریێمە و نهۆ و پاشە ڕۆژە مەدا. برگت vê ڤیستیڤالê jî helbet çendîn corên folklorê bixwe digirin, ji wan jî corên helperka, corên strana, dîsan kevalê hunerî dabû. Belê. Kengî ev e dest pê dike, saet çendê dest pê dike, çend rojin? Saet evro saet 10 wê dest pêka û بتنێ ڕۆژەکە وەکە مەشتەرە گوتی جۆرێت هەڵپەرکێ جۆرێت سترانە جۆرێت مۆزیکێ لێڤجڤاکای زیدیادا زێدەباری دابوو نەریت و خەل کەڤالێت هوەری دەتبین نوش ئالیت تیپێت هوەری ڤەوێ ئێنا پیشاندان هەڵبەت گەل پیشاندانە ڤان جۆرێت فلۆکلۆریەت مەڕێز کرینجی کۆمەکە کەسانێت شارەزا و پسپۆر سەر ستێجێنە هەر برگەیە تەمام بوو وێ شەرحەکە مفەسەل دەرباری وێ برگا فلکلۆریە هاتە پیشاندانش ئامادەبووان ڕا شرۆڤەکن. دیسان الڤێ ڤیستیڤالێ خەلاتەکە ساڵانەیە لالشە تایبەت هەیە دێتە پێشکەشکردن بۆ وی کەسایەتی خزمەتە ئۆلا ئێزیدیا چش ئالیە ڕوحیڤە چش ئالیە نویسینێ و ڤەکۆلیناڤە وێ ئێتە پێشکەشکردن. هەلبەت ڤیستیڤالێدا جەنابێ میرێزیدیا سەمەحەتا بابێ شێخ و جڤاتە ڕوحانی سەرەڕایی وەزیر و وەکیل وەزیر و کەسایەتیان ئۆلی و جڤاکی و بەرپرس و نوێنەرێت حزبی و میری و سنتەرێت ڕۆشنبیری ئەکادمیست و سەرۆکێن زانکۆیە هەلگەرێت میدالیا بەرزانی و چەندین کەسایەتیان دی وێ ڤیستیڤالێدا ئامادە بن. باشە کاک سەعید بۆچی ڤیستیڤاڵەکە لەم ڕۆژەدا بەڕێوە چێ؟ ئایا هاوکاتە لەگەڵ یادێک بۆنەیەکی خۆتانە؟ شەڤە بۆری شەڤبەرات بوو شەڤبەراتجی ڕۆژەکە یان شەڤەکە پیرۆزە ئۆلا ئێزیدیادا کو مێژووە وێژی ڤەدگەریا ڕەنگە زێدەتر 6-7 ساڵی و ساڵانە ئەڤیادژی تێتە زیندۆکردن و ئێزیدی یاداوێ پیرۆزی ڕادگرن. ئیرۆژی هەلبەت ڕۆژا پشتی شێڤبەراتێ وەکە ڕۆژا جەژنەیەژی لۆمە ئەما ڤیستیڤال بسدفە کەتا vê ڕۆژێدا هەرچەندە مەتخواست جەژنجی ئاسایی دەرباس بواە پاشی ڤیستیڤال بالێ ji ber berhevî hatbû nekirin loma îro ڤیستیڤال hata darxistin û înşaallah birgê wê amade bû bînerê kanalê 24 û hemû mîdyayê Kurdistanî demekî xweş digel birgê wê de biborînin. Başa mamsta Saîd yani hin her sal piştî şeva beratê vê fîstîvalê dikin wekî cejnekê?
نەخێر ڕەنگە ژوانێ ویستەڤالێ بێتە گۆهۆڕین پێی ڕەوشە ئامەیە ڕۆژانەیە هەکە ساڵە بۆری ئەس بێژم نەلوی وەختی هاتە ئەلدارخستن ساڵ بساڵ پێی وەیە ڕەوشە ئەمە تێدا ژوان تێتە دەستنیشانکردن و هەلبەت ئەشعالیێ جەنابێ سەرۆک وەزیران و حکوومەتە هەرێما کوردستانێ پشتەوانیا مادی و معنەوی لی تێتەکردن. باش کاک سعید با باسێکی چالاکیەکان بکەین بزانین چۆن دەست پێیەکە چالاکیەکان چی و چین چی لە خۆی دەگرێت. بەێ برگت ویستەڤالێ وەکە مشتەرە گوتی هەلبەت پەیڤە بنگەهێ لالشە و بەخشینە خەلاتە لالشە بووی کەسایەتی ئەفسال هاتیە دەست نیشانکردن پاشێ برگت ویستەڤالێوێ دەست بیکردن کەڤالەکە هوەریک و گرێدایە ژیارە ئێزیدیان بە بدابوونەری تێ دێوان بە و پشتی هەنگێژی جۆرت ستراناوێ ئێنە پیشاندان و پشتی چەندین جۆرە ستراناش ئالیە ستران بێژێت فلکلۆریەت دەڤرا شنگالڤە تێنە پێشکەشکردن کەسانێت پسپۆر سەر ستێجن ڕوونشتنەکەوان هەیە هەلبەت وێ شەرحەکێ دنەوان جۆرە سترانە و کێ هەڵکەفتێ ئەفستران تێنە گوتن و چ ناڤەڕۆکی بخۆڤەتگرن و پشتی برگای سترانە جۆرە سترانە تێتە تەمامکردن برگا مۆزیکێ ئەو ئامێرێت هەکەل نێف جڤاکای زیدیدا وەکە گوتیت باوت شائعن ئەو ژی وێ ئەشعالیێ کەسانێت پسپۆرڤە ئێنە ژەنین و ئەو کەسێت سەر ستێجێ دیسان وێ دەرباری وان ئامێرێت مۆزیکێ وێ شەرحەکە مفەسەل دنا ئامادەبووان و چ دەمی تێنە کارئینان پشتی هەنگێژی جۆرێت هەڵپەرکال دەڤرێت جدا جدایەت ئێسی دیاوە ئەشعالیە تیپا ڕەسەن و وێ ئێنە پێشکەشکردن و دیسان کەسانێکی پسپۆر ئالیە فلکلۆر وێ شەرحەکە مفەسەل دەوان جۆرن هەلپەرکە هەلبەت ویستەڤال وێ دەف و شبێ باکو مۆزیکا پیرۆزە ئۆلای زیدیادا وێ ئێتە گێڕان. باشە مامۆستا سعید یعنی کی دەشێت سەردانەوێ ویستەڤالێ بکات یان بەشدار بیتن؟ هەلبەت داوا بەرین هۆژی هاتیینە دابەشکردن سەر خەڵکێمەدا زێدەباری وەیەکێشی پرۆمەی ویستەڤالێ بەری چەند ڕۆژە هاتیە بەلاڤەکردن و هاتیە مەوعدێ ویستەڤالێ هاتیە ڕاگەهاندن ئەڤەکریە ئەلبەر خەڵکێمە چێ دەڤرێت ێزی دیابێ چێل سنتەرێ باژارێ دۆک دەردۆرێ دۆک هەر کەسێ بێ بخێر و سلامەت بلا تێدا ئامادەبی. باشە مامۆستا سعید جردۆ سەرۆکی بنگەها لالش زۆر سپاس کوون گەلمەدا بوون هێڤیا ڕۆژەکە گەلک خۆش بۆ هاوت خازین. دوای ئەوە کوڕێکی گەنجێ تەمەنی 34 ساڵ بناوێ دارۆ توش بووە ئۆتیزم گیان لە دەست دەدات. خێزاناوی بڕیار دەدەن سنتەرێکی تایبەت بە خاوەن پێداویستیان تایبەت و بکەن لە هەولێر و هەر بناوێ ویڤە بیتن تا هاوکاریە خاوەن پێداویستیان تایبەت تێدا بکەن. کاتێک دارۆی تەمەن 34 ساڵی توشبووی ئۆتیزم گیانی لەدەستدا بە تەنها یادگاریەکانی لە نێو مرۆڤانەدا نەمانەوە بەڵکو پێش مردنی دەیویست لە ماڵێکدا لەگەڵ کەسانی دیکەی نزیک لە خۆیەوە دابنیشێت. دوای مردنی دارۆ بیرۆکەکەی لەلایەن دارکۆی برایەوە کرا بەڕاستی ئەگەر چی و لێرە نییە بەڵام ئەم سنتەرە باوەش بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان دەکاتەوە و دارۆژ بۆ هەتایە لە خەیاڵیاندا دەمێنێتەوە. ناوەکە لە برا بچکۆلەکەمەوە هاتووە کە ناوی دارۆ بوو ئاوتیسم و داون سیندرۆمی هەبوو تەمەنی گەشتە 34 ساڵ تاوکو و چەند ماڵی لەمەوە پێش ئەمری خۆی کرد خۆی لە وڵاتی سوید گەورە بووم و دارۆ شەر لێە بوو لەبەرەوە ئەو مەنهەج و ئەو پێویستیانی کە ئەدرێ بەم خێزانانە بەم منداڵانە هەوڵمان داوە ئیشەڵا بیهێنینە کوردستان ئێستا کە هاتوین توانین لێرە بە هەمان شێوە خزمەت بکەین و بگرە باشتریش ئیشەڵا. لەم سنتەردا مامۆستاکان و ڕۆبۆتەکان و تەواوی پێداویستیەکان ئامادەن
بۆ ئامادەکردنی تاکێکی ئۆتیزم یاخود منداڵێک کە پێویستی بە چاودێری و هاوکاریکی زیاترە. ئەوان بۆ ئەو دەرەنجامە کار دەکەن کە منداڵەکان بتوانن وەکو هەر تاکێکی ئاسایی لە نێو کۆمەلگادا بنەسرێن. تەبعاً منداڵەکانی ئێستا خۆتان دەزانن زۆر حەزیان لە تەکنۆلۆژیای و زۆر حەزیان لە شاشە و شتی وایە. فکرەکەش ئەوەیە هەموو کات دەڵێن شاشە لە منداڵ دوورکەینەوە، بەڵام فکری پشتی و ڕۆبۆتە ئەوەیە مادەم کە منداڵ ئێستا حەزی لە تەکنۆلۆژیا و شاشەیە بە شێوازێ بەکاری بێنین هەتاوکو منداڵەکە ئیسفادێ لێ. ئێمە لە پرۆسی بەرەو پێشچوونی منداڵەکاندا هەبوونی خێزان لەو پرۆسەیەدا زۆر کاریگەرە و زۆر پێویستمان پێ هەیە. لەلایەنی دەرونی زۆر گرنگی پێدەدەن، هەروەها پەروەردەکردنی خێزان بۆ فێرکردنی ئەوەی کە چۆن لە ماڵەوە ئیش لەگەڵ منداڵەکە بکاتن. شێوازی جەلساتەکان هەیە بە منداڵەکان بە تاکە کەسی وەردەگری، هەروەها ئەو شێوازەمان هەیە کە منداڵەکە ئامادە دەکرێت بە شێوازی کلاسە بۆ قوتابخانە. ئێمە ئیشکردنەکەمان ینی زیاترە لە ئیشکردن بەڵکو خولیایەکە کە هیتمان لە ئیشکردن لەگەڵ ئەو منداڵانەدا. ئەگەرچی بەشێکی زۆری سنتەرەکان منداڵە خاوەن پێداویستی تایبەتەکان دەگرنە خۆیان تا تەمەنی 18 ساڵی، بەڵام ئەم سنتەرە چاوەڕێی دەرفەتێکە تا پەیمانگایەکیش بکاتەوە بۆ دەستگرتنیان دوای تەمەنی 18 ساڵی لە دۆزینەوەی هەلی کارەوە تا دروستکردنی ژیانێکی ئاسایی. نیان بارزان، کوردستان 24 هەول. بە دیاریکراوی 2 مانگ بەسەر ساڵی نوێدا تێدەپەڕێت تا چەند توانیومانە هەنگاو بنین بۆ ئەو پلانانە کە دەمانەوێت لە ساڵی نوێدا جێبەجێ بکەین. بۆ ئەو بابەتە بڕگێکمان لەگەڵ دکتۆر بوشرا فازڵ دەروونناس و کۆمەڵناس ئەنجام داوە کە لەسەر چەندین خاڵی گرنگ دەوەستێت بۆ ئەوی بتوانین گۆڕانکاری جددی لە خۆماندا بکەین، بە تایبەت لەسەر ئەم خاڵانە گەنجان چۆن زیاتر خۆیان بناسن، چۆن بتوانن لەگەڵ هاتنی هەر ساڵێک پلانیان هەبێت، چۆن کار لەسەر توانەکانیان بکەن. لە بڕگەی ئەم جارەماندا باس لەوە دەکەین کە هەر یەکەمان پلانێکی دیاریکراوی داناوە بە تایبەتی بۆ ساڵی 2025 کە دەیەوێت بە وزەیەکی زۆر باشە و پلانانەی جێبەجێ بکات. ئەمڕۆ باس لەو پلانانە دەکەین تا چەندە هاوکار دەبێ بۆ ئەوی تاکێکی تەندروست دروست بکات. بە هاوکاری بوشرا فازڵ کە وەک دەروونناسێک لەگەڵمان دەبێت کە ئەو خۆی لە ئەکاونتەکەی خۆیوانێ زۆر بەوردی و ڕێگانەی شی کردوتەوە کە هاوکار دەبێت بۆ ئەوەی گەنجێک تاکێکی هۆشیار دروست بێت بە تایبەتی لە ناو کۆمەڵگای کوردیە. بەخێر بێ بوشراخان. زۆر سپاس دەکەم. ئەگەر بینە سەرەوەی بە دیاریکراوی تا چەندە گرنگە هەر ساڵێک کە ئێمە پێی تێەخین پلانێکی دیاریکراومانە بێ، ئەو پلانانە چۆن کاری لەسەر بکەین، بە تایبەتی ئەگەر بینەوە سەرەوەی بۆ گەنجان بۆ تاک ئەمە تا چەندە زەرورە. زۆر باشە. طبعاً هەموو مرۆڤێک پێویستی بە گۆڕانکاری هەیە، چونکە ئەگەر ئێمە لە جێگەی خۆمانە بوەستین مانەی وایە هیچ گەشەمان نەکردو. کەواتە زۆر گرنگە سەرەتا بزانین گۆڕانکاری چییە، یان بۆچی ئەمانەیە گۆڕانکاری بکەین، چونکە ئەگەر بیکەین یاخود نەکەین خۆی ئیش ئەکا خۆت هەر ئەگۆڕێ. کەواتە پێویست دەکات بزانین گۆڕانکاری چییە. سەرەتا گۆڕانکاری یاسایەکە کە پێوترە یاسای گۆڕانکاری کە یاسایەکی سەرکردەیە لەم گردونە کە ئەڵێ هەموو شتێک بەردەوام لە گۆڕاندایە، تەنانەت یاسای گۆڕانیش، کەواتە هەموو شتێک ئەبێ بەردەوام بگۆڕێ. غاندی قسێکی هەیە ئەڵێت ئەگەر بتەوێ هەموو جیهان بگۆڕین لە خۆتەوە دەست پێ بکە، بۆیە خۆت ببە بوو گۆڕانکاری کە ئەتەوێ. کەواتە زۆر گرنگە جەخت لەسەر ئەو بکەینەوە کە ئیش لەسەر خۆمان بکەین بۆ ئەوی بتوانین گۆڕانکاری دروستکەین. یاسای گۆڕانکاری تێکەڵی کۆمەڵ یاسایەکی ترە کە هەموویان بەیەکەوە یاسای گۆڕانکاری دروست دەکەن، بۆیە زۆر گرنگە سەرەتا ئەوە بناسین و بزانین چۆنە، دوای ئەوە ئیش لەسەر ئەو بکەین کە چ نەهاوسەنگێک لە ناخە هەیە تاکو چاکی بکەین و لە جیهانی دەرەوەمانە ڕەنگ باتەوە. باشە، ئەگەر بینەوە سەر بەپەی تەمان چکامە بە دیاریکراوی قسە لەسەر گەنجانەکەین، یعنی لە بۆ تەمەنێکی دیاریکراوە بۆ نمونە تا چەندێک وەرئەگرین و تا چەندێک ئەگاتە ئەو قۆناغەیمە بڕیارین کە چی بگۆڕین، چی ئێمەیە چیمان وەرگرتووە وەچی خزمەتمانەکات. بالفعل کاتێک ئەگەینە تەمەنێک هەرێکە لە ئێمە بیر ئەکاتەوە ئەڵێت چیم کردو لە دنیا، چیم بەدەستهێناوە. کاتێک چواردەوری ئەبینی گەشتۆتە ئاسیەک جا بەهۆی پەروەردەکەیەوە بێ یا بڕیارەکانی خۆیەوە بێ، ئەمیش حەزەکا بۆ جۆرە بێ. ئەو کاتێ پەیوەندی بە تەمەنەوە نییە، ئەو کاتەیە کە ئاستی ئەگەی ئەو کەسە چەندێک گەشەکە و بڕیار ئەدا بگۆڕێ. باشە
چونکە زۆرتر ئەتوانین بڵێن لە دوای تەمەنی 18 ساڵی چونکە زۆرتر تۆ لە ژێر دەستی دایک و باوکای ئەوان پەروەردەیان کردووی ئەوان پێتەڵێن چی بکە و چی نەکا ڕێگەی ڕاست و دروستت پیشانێن هەرچەنە ئێستا گۆڕاوە ئەتوانین بڵێن لە دوای 12 ساڵیەوە لە بەروی دنیا زۆر کراوەتەوە تاکەکان ئەزانن بیسەبت چیانەوێ ئەیانێ بەرەو کوێ بڕۆن و چەنەها شت تاقی ئەکەنەوە بۆی بیسەبت بگەن بۆی کە ئەیانەوێ کەواتە ئەم گۆڕانکاریانە لە هەر تەمەنێک کابێ پەیوەندی هەیە بە ئاگای کەسەکەەوە کە بڕیار ئایا چ شتێک بگۆڕێ و بەرەو کوێ بڕوە. زۆر باشە ئەو گۆڕانکاریانی کە باسمان کرد بۆ منە خۆشە باست کە بە پێی تەمانەکان جیاوازە بە پێی ئەم ساڵانەی دوایش لە ئێستا گۆڕانکاری بەسەر هاتووە کەواتە ئێمە بینەوە سەرەوەی لە ڕوانگەی دەرونیەکەوە ئەو تاکەوە شیارە چییە کە پێویستی بە گۆڕانکاریە؟ بەڵێ شتێک نییە لە دنیاە سابت بێ بۆ هیچ یەکێک لە ئێمە بۆ چونکە ئینسانەکان جیاوازن و هەر یەکە و بەهایەکی جیاوازی هەیە با بڵین سەرکەوتن یاخۆت گۆڕان لە لای ئەو شتێکە لە لای کەسێکی تر شتێکی ترە نە ئەم غەڵەتە نە ئەو غەڵەتە هەردووکیان بەرەو لایە گەڕۆن کەواتە شتێک نییە بڵێم سابت ئەمە پێوەرەکانە تۆ بۆ ئەوی بە کەسێک بڵێم کەسە سەرکەوتووە شتێکی واهی نییە بەڵکو ئینسانەکان کاتێک خۆیان ئەناسن و ئەزانن چیان ئەوێ چکە نامی هەرێکەمان جیاوازە ئەوە ئەو کاتەیەکە ئەتوانین بەم کەسە بڵین سەرکەوتووە بەڵام دوو تەرمۆمەتر هەیە خەتۆداریا بۆ ئەوی تۆ بزانیت ناو پێویستی بە گۆڕانکاری هەیە یاخود ژیانە پێویستی بە گۆڕانکاری هەیە یەکێکیانەوەی کە ئازارت هەیە یاخود لە ڕووی هەستەوە بێ لە ڕووی بیرکردنەوەکانت بێ ئازار ئەچێژی یەکێکتریشیان ئەوەی کە وەستاوی لە گەشەکردن لە جێگەی خۆتی 3 ساڵە 4 ساڵە 5 ساڵە لە جێگەی خۆتی هیچ شتێک نەگۆڕاوە بەرەو گەورەتر نەڕۆشتی باشە لە ڕووە دەرونیەکەەوە چۆنکە لەسەر خۆمان بکەین بۆ ڕەنگەمە بۆ کەسێک کە کەمترین شتی بەرکەوت بێ ئاسان بێت بەڵام هەیە شتی قورسی بەسەر هاتووە لە تەمەنێکی دیاری کراوی شایە چۆن بتوانێم گۆڕانکاریە لە ناو خۆیان دروست بکات گۆڕانکاری ئاستی هەیە ئەبێ بزانین لەسەر چه ئاستێک تۆ گۆڕانکاریەکەی باشە خاتۆدالیا ئەگەر جۆرێکی گۆڕانکاری هەیە لەسەر ئاستی هۆکارە باشە یعنی بۆ منە تۆ سەرتێشە چه حەبێکە خۆی ساعاتێک 2 ساعت دوای بۆ دێتەوە ئەمە چی کرد بەس یعنی لەسەر ئاستی هۆکار کردت سەرێشەکە دەرکەوت و ئەو حل کرد باشە ئەمە گۆڕانکاریەکە گۆڕانکاریکی تر هەیە لەسەر ئاستی دەرئەنجامە با بڵێن شەقامێک هەیە زۆر ڕووداوی هاتی چۆڕۆیە ئەگەر بڕیار بن ئەو کەسانی کە بریندارە بن چارەسەریان بکەن ئەمە دیسانەوە لەسەر ئاستی هۆکار بوو بەڵام ئەگەر بڕیار بن یاساکانی هاتو چۆ بگۆڕن ئەمە لەسەر ئاستی کی قوڵتر کردە جۆرێکی تر گۆڕانکاری هەیە لەسەر ڕەگە یاسەر ئاستی ڕەگە کە ئەمە ئەو شتەیە ئەبێ هەمومان بیکەین چی ئەەکەیت یعنی ئیش لەسەر بیرکردنەوەکانی تاک ئەەکەی ئیش لەسەر هەموو ئەو شتانە ئەەکەی بۆ ئەو شتیان تیا بچەسپێنی پێیوەست بن با بڵێن بە یاساکانی هاتو چۆن پێیوەست بن بە تەندروستی خۆیانەوە بە هەموو ئەم شتانەوە کەواتە ئیشکردن لەسەر ڕەگ ئاستە قوڵەکەیە کە گۆڕانکاری گەورە دروستەکە ئەگەر لە ڕووی زانستیەوە باسی بکەین شتێک هەیە کە هەرێک لە ئێمە هەمانە پێترە ناوچەی ئیسراحەت ینی ناوچەی ئیسراحەتی تۆ هەموو ئەو شتانەیە کە ئەیکی هی بۆ ئیشەکە بەیانیان هەڵەسی لە هەمان کوپە قاوە خۆیتەوە هەموو ئەو شتانە بەڵام شەرت نییە دڵخۆش بیبی ئەسڵان لاوچێ زۆر ناڕەحەت بیبی بەڵام ڕاهاتووی لەگەڵی ئەمە پێوترێن ناوچەی ئیسراحەت کە هەر یەک لە ئێمە هەمانە و ئەم ناوچە ئیسراحەتە نابێت یەک قیاسی هەبێ وە گەورەی بکەی بەردەوام بۆی گەشە بکەی گەشەکردنەکە چۆنەکەی ئەمەوێت وا بهینتە بەرچاوە بۆ گوڵێکمان هەیە لەناو ئینجانێکی بچووکە ئەیڕوێنین ئەو ڕێگەکانی بە ئیسراحەت خۆراک وەرەگرن لە خاکەکەەوە بەڵام کاتێک گەشەکە ئەم ڕێگانە چن بەناو یەکە ئیتر تەزیقە بن بسۆ مەجبور ئەبیت ئەم گوڵا لەم ئینجانێ گەورەتر یاخود بۆ باخچەیەک یەک هەزان ڕوئەیە لە ڕێگەکەیە کاتێک ڕای ئەکێشی ئینسانیش کاتێک لە منتیقەکەی دەرەچێت لە ناوچەی ئیسراحەتەکەی دەرچێت ئەو هەزە ئەبینێت بۆ کە ترسە کە دڵڕاوکەیە کە حکومەکانە چونکە ئاخیرەکەی لێوە دیار نییە نازانێ ئەگەر من ئەم هەنگاوە بنێم ئەترسێ لە دۆڕان ئەترسێ لەوەی کە شتەکان بە دڵی ئەو نەبێ هەموو ئەم شتانە بەڵام دوایی بەرەبرە بازنەکەی گەورە ئەبێ زۆر گرنگە ئەم منتیقەیە بناسین و بزانین چۆن لی دەرئەچین ئەمان هەمووی پۆینتی زۆر گرنگن ئەگەر بینەوە سەر پلانەکان بۆ نمونە زۆر بەمان دانیشتوین یانە بە تایبەتی گەنجان لەوانەیە هۆشیارێکی و تۆشی نەبێ بۆ ئەو پلانانە یان زۆربەی و پلانانی کە دای ئەنێت بۆ نمونە خواستە ئامانجێکێتی هەنێ جار هەسەکە ڕێگری بۆ دروستە بێ سادبوونەوەیەک لە خۆیان دروست دەکات
یان بۆی منە من کۆمەڵێ ئامانجدانم لە گۆڕانکاری خۆما دواتر هەستەکەم ناتوانم دەرەقەتی نام ئەم گۆڕانکاریانە دروست بکەم لی سادەمەوە پاشە کشەیەکەم ئەچمەوە سەر فۆرمەکەی خۆم هەستەکەم ژینگەکەم لەبار نییە بۆی ئەمە چی بکەین بۆ ئەمە زۆر باشە زۆر گرنگە کاتێک ئەمانەی گۆڕانکاریەک بکەین هەنگاوەکانی بزانین و ئەو ڕێگریانەی کە لە ڕێگای ئەیبینی بیان ناسین بۆی کە هاتە بەردەمان بزانین باشە وەکوتم تۆ ناوچەیەکی ئیسراحەتت هەیە هەموو شتانێکێکی ئەیان ناسی ئەتەوێت گۆڕانکاریەک بکەیت باشە کە ئەتەوێت گۆڕانکاریەک بکەی ئەچیتە قۆناغێکی تر کە زۆر گرنگە ئەم شتە قۆناغی ترسە تۆ ئەترسی لە هەموو ئەو شتانی کە ئەکرێت بێتە بەردەمت ئەلم قۆناغەیە پێویست دەکات لەگەڵ ئەو کەسانەیە بیت کە هەمان ئامانجی تۆیان هەیە چونکە کاتێک لە ناوچەی ئیسراحەت دەرەچی ئەچیتە قۆناغی ترسەوە زۆر بە ئاسانی پاشەکشەکە دویتە دووە وەکۆی بەڕێزتوتە بەڵام فەنەکەی چییە تەنها ئەوەیە بچیت ببیتە هاوڕێ یاخود ئەو کەسانە لە چواردەورە بن کە هەمان ئامانجی توان هەیە بۆی پێکەوە یاخود ئەزمونیان کرد بێت ئەکییت بۆ ئەوی بچیتە قۆناغی دواتر کە چوتە قۆناغی دواتر کە پێوترە قۆناغی فێربوون لێرەیە وەکو ساردبوونەوەکی تۆش باسی کرد لێرەیە ئەکەوی هەڵەسیتەوە بەڵام فەنی ئەم قۆناغە چیە تەنها ئەوەیە چاوت لەسەر ئەوە بێ کە هەنگاو بچووکەکانت چییە چاوت لەسەر ئامانجی ئەخیر نەبێ کاتە ئەو ڕۆتینەی درستی ئەەکەی کە بۆ ئەوی کە بگەی بە ئامانجەکەت زۆر گرنگە دوای ئەو ئەچیتە قۆناغی گەشەکردن و شتەکان ئاساییە بێت وکو بڵێ ئەو ئامانجە تازە یەتە ناو بازنەکەتەوە زۆر باشە دیارە ئەم بابەتانە زۆر ئەڵەگرێت بەتایبەتی ئێمە ئامانجمانە لە ڕێگای ئەم بڕگەیەوە خزمەتی گەنجام بکەین ئەمە یەکەم بڕگەمان نابێت لەگەڵ توایە ئیشاڵا بڕگەی زۆر دوور و درێژتر و لەسەر زۆر تەوەری گرنگتر ڕادەوەسین ئەگەر پامێکی کورتی هەبێت بۆ گەنجان چ پامێکە بە کورتی پێیان بڵێ بە تایبەتی بۆ ئەوەی کە ئەو پلانانەی کە هەیەە لە گۆڕانکاری بێ لە ئامانجەکانیان بێن جێبەجێ بکەنیان کاری لەسەر بکەن زۆر باشە ئەمێ بڵێم ئەگەر خەونێکت هەیە ئەگەر هەر ئامانجێکت هەیە هەوڵی بۆ بە چونکە کاتێک ئەگەیتە تەمەنێک و ئاوڕ ئەیتەوە هیچ کات ئەو شتانت بیر نایەتەوە کە ڕۆتینێک و شتێکی ئاتیادی بۆ کردوتە هەمیشە ئەو چاڵنجانە خودت ئەو ئازاییانت بیریەتەوانێ کە کردوت و ژیانتی گۆڕیوە سۆل لەم دقەیە و بڕیار بە و لە خۆت بپرسە ئایا ئەم ژیانی کە من ئەمە یاخود ئەو ئامانجی کە من ئەمەوێت شایانی ئەوەیە کاتێک کە تەمەنم گەورەتر بوو ئاوڕم مایەوە پەشیمان نەبمەوەلەوەی کە نەم کردووە کەواتە ئەگەر ئامانجەکەت هێندە بەهێزەوە ئەوەیە لە ئێستاوە هەوڵی بۆ بە چونکە ئەتوانی بەدەستی بێن دووبارە زۆر سپاس کە لەگەڵ ماوەت بە دوایەوەی کە ئەم وتانە ببێتە دەستپێکێک بۆی بتوانین هەر یەکەمان لە جێ خۆیەوە بێ بتوانێت ڕۆیای خۆی بگۆڕێ بە تایبەتی بۆ ئامانجانەی کە دیاری کردووە هیچ کاتێکیش ئەگەر ئامانجێک یان شتێک بەدینێنە کە پلانێک بۆ دانابوو پەشێمان مەبەرەوە یان ساردن نەکاتەوە لە ئامانجەکانی دیکەت بەڵکو هەڵی گرە و کاری لەسەر بکە و کار لەسەر خۆت بکە و کار لەسەر ئەو ڕێگریانە بکە کە بۆتە هۆکار بۆەوەی ئەو ئامانجە بەدینێنی دڵنیا بەهار ڕۆژێک پێگەی سپاس کە لەگەڵمانە بوون بەلی بینەران بەوی شێوەی ئەم هاتینە کۆتا بڕگەین ئەمڕۆین پرۆگرامە بەیانی بچار لە دومایکی ئەس دەبێژم لە گۆڕانکاریە نەترسن ئەگەر هەوە ببێت سەر بکەون گۆڕانکاریە لە ژیانە خۆدا بکەن ڕێگێت نو بگرنەبەر و تشتێکیی یەتە بیت باوەڕ بکەن خودێ بۆتە دانابیت دە هەر بۆتە بینیت کوردستانامە هەولێرامەیە پایتەخت هەرە ئاوەدان بی هەتا سوپای خودت گەل هەوە بیت هەموو کال سپاس بۆ ستافە جوانەکەی بەیانی 24 و کوردستان 24